يعني شكر لصوت عيب نية لرنوروشا باشي هل يكسر كومنت كان بون مسلمين الله بيحوى ثمانية سنة هو عيبتي يعني لا والله لا والله تمنى محفتة ودو صالة يا ربي حوصة صعب بجي بقول بنيتو بقول يا أخوة تمنى دريج به باش يسألشين لاي برهم يكو الله نقلي خوشي شلاه والله أمر لبري من بها شيء نقلة توباتي بس الشام قرباني أو شاوانا أشين لاي برهم يكي مع مصا محمد دعاي يما وخزمتها مشوشي جانكم باشوي بود الخيال باروش بود شتو شيدا آلين ليلا نخوشو كوتو والاني وزيادا ورايا بباب يارم قصايد لمالي دنيا ليلى عزيزم ليلى هرتوي يا بيبم ليلى أقرنا يا بيبا يارم دار أمي وانم ليلى أقرنا بيبا يارم دار أمي وانم ليلى هاتا دري شدر واسا شعلي ما ينجي من عور خالي لا يصر لياتي درنا يا يبا اسكندر حمو بايا مراد قاين امنوتو ما بندل بريا يمجي بايا مراد قاين فانا يا بايا صيدي سرور ليلى يا عزيزم ليلى هرتوي يا بيبم ليلى اقري امين الخجنا دار يمي وانم ليلى اقري امين الخجنا دار يمي وانم ليلى سرداك يا مصر راند دم پوش يا بود اسمالا على يامي خدا رزم مكادي لا بود حال بحيالا فربايا ضلي حازم ليك اليد او بايا من دالي خيالا ليلى يا عزيزم ليلى هرتوي يا بيبم ليلى اقري امين الخجنا دار امي وانا ليلى اقري امين الخجنا دار امي وانا ليلى بو خالي بالي
خۆشنا داڕۆیم میوانم لەیلایە ئەگەر ئەمێنت خۆشنا داڕۆیم میوانم لەیلایە چەند خۆشایە لە گەریەکێ ڕای بێرێ بە حەڵاڵێ ساریە کوڵێمی هەڵبمێژیە بگریە دۆلی مۆی کایاڵێ باخەنێدایە بیدوێنیە بە برۆیان بیکەی حەڵی لەیلا عەزیزم لەیلا هەر تۆی تایابی بم لەیلا ئەگەر ئەمێنت خۆش ناوێ داڕۆیم میوانم لەیلایە ئەگەر ئەمێنت خۆش ناوێ داڕۆیم میوانم لەیلا بۆ خاتیش تەڕاتەوەن بەخێرێ بەخوان یاخوا دەمە خۆش بێ دەستی ئەو سێ مامۆستای هەرم یەک دانە 3 ساڵ ئەم پیاوە ڕۆشتەوە هەموو ڕۆژە تەلەفۆن بۆم نەکەن ئەو ئاغای عەزمزادەیمان چۆن دەستکەوێت ئەوە بە هەمویان بڵەوە لێرێ باش خۆشەویستان بۆمان شێرکەن مامۆسام ئەوە تاڵە 3 ساڵە هەوڵی لەگەڵایم ئەمڕۆ با بڵێن دەستمان کەوتووە بۆمان شێرکەن و شەویش کاژمێرنەوە کاگرەباز دەستی خۆش بێت لە میکس میدیا بۆتان دا ئەنێ و سبەینێ و دوو سبەی ژەر بۆتان دووبارەکەینەوە چوان بەرنامانە تایبەتن مامۆسا ئەڵەن بەسەر هاتوو شتی خۆشی لایە شتێکی کە خۆت حەزی لێی بوو بێ پێ سەرسام بوو بێتی بەڵێ بەسەر چاو با قوربانی چاو ڕۆژێک لە زمانی جوانی ئابوویانی تەمەندم گەنج بوو هەر عەلاقەم بە گۆرانیە بوو هەر گۆرانیمەوە توئیدی لە منتەقەدا ئەمنیان ناسی بەڵێ ئەفوکە کابراێک کچێکی گەنجی بوو ئەویست ژن بە ژنی کا لەگەر خانمێکی زۆر پیر باش ئەو دەم ژن بە ژن بوو گەورە بە بچووکیان پێ بوو ئەوە تا ئەم کابرایە بە خاترەوە کە خۆی ژنی ببێ ئەو کچە گەندەیدا بە کابرایەکی پیر بەڵێ کچەکە سنعی 17 بوو بەڵام کابرا سنعی 80 بوو باوکە بەڵێ وای لێ هات ڕۆژێ چوون بۆ دیەکان بۆ حەفلە کچەکە لە ڕێی کانی تووشم بوو لە ئاو هاتەوە ئەمنیش جحێڵ بوومیدی وتی کاک محەممەد ئەمن بابم منی قسەتە زیندان ئەتوانی بە گۆرانی لەم زیندانە دەرمکەی بەڵێ وتم ئەتوانم شتێ بڵێم بەڵام لە زیندانەکە ناتوانم دەرکەم چونی تازە تۆ ڕۆیشتووی وتی شتێک بڵێیت گرەی دڵی من بکەیتەوە حەزەکەم عالەم بزانێ باوکم ئەمنی فرۆشتووە باش وتم بەسەرسە وتی هەرچی داواکەی بەسەرەوە چاوە بەڵام خوشک و برابین وتم بەسەر چاوەکە باش هەرچێ پاراڵی پێتەدەم وتم بەسەر چاوە منیش ئەم شعرە دەربارەی ئەو کچە و ئەو کابرا پیرە و باوشی ئەو کچەم وت بە گۆرانەی لەرزانە بۆچی بوایەکی چ خدا بەردای یارە ئەرجوان بدەن بایە پێ ئەی پیر لە خۆشی جوان باب لە خۆشی پوڵ پیر لە خۆشی
پیری جوان باب لە خۆشی پوڵ خدا ئەمڕۆی سمای قەد نەکەی قایە بۆ تۆ بڕۆ بەولاوایە کابرا پیریش بێ پارەی زۆردایەوە چیش دەڵێ باە بابەژیان بۆ شوابێ هۆیۆشی بۆ زیفەی دنیا ئەمنێ دەفرۆیۆشی بۆ خاتری قورعان ئەی بە حەژنەوەی یۆشی تۆ بڕۆ بەولاوایە باب دەڵێک سایەتی بڕۆ بەولایەوە کابرا پیریش بێ پارەی زۆردایەوە کابرا پیریش بێ ئەی پارەی زۆرداوە بابەژیان پیر هەر بۆ پیرە ناویش بۆ لایەوە خدا و پێغەمبەر ئەیوایان داناوە ئەرێ ئەیوەی لەرزایانە خانم لەرزایانە لەرزانەکایانت لەرزم لێ دێنێ تەلەسمی بای یاغدێ کێبی شکێنێ ئای دەستم لێما یادەنێ با من بخێنم لەیلا خەوتۆیەوە با هەڵی سێنم زەکاتی ماچانەی لەوی بستێنە کەس نایادا عاقڵ ئەوایە دڵ بە کەس نایادا حیفم بۆڕەن ئێزای ئای بۆ تۆم بەبایادا وەی لەرزایانە ناسک لەرزایانە لەرزانەکاییانت هەلق لە شایارێ بۆم تەواو نایابێ لای دووکاندای یارێ شەفریوی داوی یاڕەبی بەردی لێبایارێ بمێنی تەمەنێ درێژ بێ گۆرانیەکانیش یعنی بەسەر هاتن نەسیحەتن یەخوا ئەو دەمە خۆش بێ کاکە جەلەلیەک زانیاری و بەمێ بە بینەرانیش بە بیسەرانیش تۆ ئازانی کاکە عەزیمزادە بەڕەچەڵک کورد نییە؟ نەبابە نەوەڵا تورکمانە تورکە بەڵام لە خۆشی تورکێکی ئازەری ئەو کوردێ پارەوە ئەو شعرە جوانە شەرحی شێکە جاخۆ بە ڕێزمانی کوردی قسەژەکە بە ڕێزمانی کوردی بۆ یاخوا تەمەنە درێژ بێ باشە بەزیتر تۆ با بڵێن لەسەر خۆمان ماڵی لەسەر ڕۆژەڵا خۆش بوو لەوانەیە بینەران شپیان خۆش بێ گۆرانێکی ئازەریشمان ئەتۆم ناوێ ئەوە زۆریان بۆ نووسی بوو ئەنجا جاخۆ ئەتۆم ناوێتیانە بێ عنی وەکووا بە هیچمان نەکردە ماجە لە بەسراتی خۆی بەسراتی حەسەن زیرەکوانی لە بۆ ئەبێ ئەویشم ئەگەر عەزیەت ئەو بژێرەوە ئەویشمان بۆ بجێڕی تۆ مەمنونە دەبم بەسەر چاوەکەم بە قوزبانی چاوە مامۆستا سەنزیرێک بەڕاستی زۆر زانا بووە زۆر زانا بووە بەڵێ ئەچێ بێتە میوانی ماڵێک بەڵێ تەمەشاکە ئەو ئاغایە سێ دانەژنی هەیە ئاخوانەی بڕێ
ژنەکەی ئاخری زۆر منداڵە بێ بەڵێ بە خەزاڵەتێکەوە پرسیڵێ ئەو خانمێکی تاڵێ ئەوی ژنمە تەمەشاکە بابە ئەو سنعی 16 و کابرا سنعی 90 بەڵێ هیچ دەنگ ناکە دێتەوە پاشی 20 ساڵێکە دووبارە بەو ڕێگەدا ئەڕوا بۆ شوێنەداڕوا ئەڵێ بابتم میوانی و ئاغا بزانام وەعزی چۆنە وەختی ئەسێ بێتە میوانی تەمەشاکە بڵێ ئەو ئاغایە سنعی سوەتە 105 ئیدی بەکارەوە نایە هەستێت و دانیشێ بەڵام خانمی ژنی ئاخری سنعی سوەتە 30 بەڵێ ئەوەنە گەنجێکی جوانە خوشتی لێکەی وەک مەڕەشێوی ئەم چێ و ئەو چێ و بازەدا جا لەوێدا ئەم مامۆستا گەورە بەسەر و ڕیشا گۆرانی ئەڵێ بەڵێ لەوێدا مامۆستا جەزای ساز خستێ بیرم بەسەر و ڕیشاڵە جاچۆستا یانایان خاڵ خایال بەفریانایە سێتۆیە لەیلمە تۆراوایە ئەی مەڕۆشتینایە بێتۆیە من ئەدەبم یا بە غولامی چایە بێتۆیە صدتا يا يار مبي هر تو يا يار مي هر تو نو ادلاك اي عزيز مي اول يار مي عزيز مي تو اول يار مي سوزايا هاي علي مويا بارق يا مرياشي تويا من يا كم يا شريعت يا نهر يا تويا من يا دبم يا بغلامي شايعي تويا أقرهم يلاك يا دفار يا مواشم بي صفي يديك يا فين بايا ونمي بايا الله يا فواشم بي صوصا يا هيالي يا مويا بارق يا مرياشي وايو من يا كم يا شريعتي يا نهر يا تويو من يا ذبم يا بغلامي يا سايابي يا تويو أو شيء وميانا ماريا لدراوايا بالاي تويم داوي نقيا لجانب ريكا بميلاوايا سوزايا هيا سوزايا باري شيء من يدايا
سايكوايو عياسي سميتها زي رجيت وخيال هاي مروتا زي رجيت وخيال أمان 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 كل ما أمان إيمان ما أمان دين ما أمان أمان عشقی پیری قلب بزوی سر لرسوای دادا عشقی پیری قلب بزوی سر لرسوای دادا ناویرم دستی برمیو عالم تانم لی دادا امان 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 خوام کرایا کاروان چیمه هی کم بایا باروا خوام کرایا کاروان چیمه هی کم بایا باروا سرخو دشکنه من ابلای یاروا جبلای یارکای ای سالی پاروا ورلان اولان دكام جوان ظلم لان دكام شوق لمية وجيدا على الرجل باغي جيدا تو قول دبايا جيدا ظلم دابتو من بايانا داني هاي ظلم دابتو أمزاياني روجيتو دم كيراني زرو شامايا مكان دي هاي تازي كريد وبو جامقري باي رحمد هاي من بيني بوتو توم كريا بإسلامي ترحمي يا خير جو ولا لانا ولا نمكا جوان ظلم لا نمكا يا شولني يا وجيدا رجل باغي شيدك شيخ ولد بايا شيدا يا سليماني من قوي زميلي ديارا دتما يا سليماني من قوي زميلي ديارا باخذ شو قوي شايا هاي خمل الانبارا خذ لا يا تيغي مدايا هاي من لا يا خنارا ولا لانا ولا نمكا جوان ظلم لا نمكا يا شولني وجيدا علي رجل باغي سيدا
لە تەنهای شەویژی نادەنێم هەنگاوی شوێرانە نەبوو دەستێ دەرم بێنێ لە نێوەم گۆڕە وێرانە لە بەدبەختی و لە پیری و لە فەقیری بوومە پیری مەیخانە نەبوو کەسێ نەبوو جوانێ سەری جێژم منێمە سەر دڵی نەرمی کە هیلاکی لەشم دەرکە لە نێو باوەشی گەرمی ئەمان 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 مامۆستا سەنزیرەک 100 ساڵ بەلمە 100 ساڵ بەلمە وتویە سوێنتانە دەم لە نێو قورئانە سوورەی وەلفەجرەیە سوێنتانە دەم بەو سوورەی وەلفەجرە هەر دەمێ من مردم منتان برد لە گوێی قەبرەکە منتاندانا تۆسکاڵە دەستم لێ ڕاگرن نەبا ئیستی قەلبم کرد بێ بەڵکە و خدایە نەفەسێکم پێ بدات و چاو کۆمزام ژنەکەم بە شوێنمە ئەگری یا بەردم بە شوێن ناخە ئەوە بە گۆرانی دینێ مەڕۆ دینێ ئەڵێن قسم باو سوره والفجر دنیا مارو دینه فصل ادم بن بوجوی خبری خالق یامینه توصل من بقرن صبر دنیا مارو دینه نزانم یارم چون بوم دقری تقیل بر آمینه شفمه تبايا دنيا مارودينا مالي لشار بوكان دايا دنيا مارودينا سري دمي كان مينايا تقل برآمينا دوستان ئێمە هەمومان دایکمان ئافرەتە بە گۆرانی ئەڵێن مامۆستا سەنزیرە گوتوویە مەم کرد دوومیم و کافێکە ئەگە بە کوردی مەمک نێوی بێنی دوو دانەمەی تێکە ئاخرەکەی کرد جا بە گۆرانی ئەڵێ مەم کرد دوومیم و کافێکە لە باغەڵ سینە سافێکە بەڵام هەر ماسێکی تەوافێکە مم كدومي مكافئك دنيا مرودينا لبايع غلصينا صافيك وخالك يامينا هرماسيك توافيك دنيا مرودينا هرماسيك توافيك تقيل برنصرينا جوان بوي عنوان ذبو دنيا مرودينا حتى جوان بوي عنوان ذبو دنيا مرودينا صدي وقمن خلام ذبو خالك يامينا يستافير بوينا فرسن ليت دنيا مرودينا كزمي عبليت وخلشي شش اي لبر امينا وشواني هاليان ديني دنيا مارودينا بكلا ودرمان ديران جيني دنيا مارودينا روجنا مردم لينا مريني خالك يامينا
درویشکی دشتی گرمێنی دەگێ لەبەر ئاوانی ئەمە بەحساب کوردیش نییە بۆ شەرح کوردی نییە بەقەی ئێمە وەکو نازانین باوکم بە حەقی پێغەمبەر 200 ساڵی تر من بژیم ناتوانم بەو زمانە قسە بکەم و گۆرانی بڵێم ئەنجا ئەو شەرحەی پیاها یەکسەر پێم وتی وتم کاک جەزا ئەم پیاوە زۆر زیرەکە یەخوا تەمەنە درێژ بێت دەستخۆشی بۆ هەر سێکتان کاک جەزا ئەمڕۆ بە خۆشی مامەسا محەممەوەیە ئاوای ئەمڕۆ بی بدهۆبن لە من هەر بەجدی ڕاستی بۆمانی هەر ڕاستیەوە تۆ نەرمەندەکە ئێمە ژەنیار بن و مەسەڵ مامەساخاری ئەوانە کە ئەس بەکەنەکە و نەرمەندەکە دەنخۆش و تۆش ئیلهامت بۆی بەڕاستی لەگەڵ یازاتر مامەسا خالی یەخوا ئەو دەسانە و خۆش بێ لەگەڵ کاک جەزا و لەگەڵ مامەسا سدیقی بەڕێزیش یاخوا دەسوودەمە خۆش بێ من لە تۆ بەر نایم ئەم ڕۆژا مات و شکر سپاس بۆخوا کارەبامان بڕای ئیشکالمان نەبووە لە هەمووی مهمترە کورە شتم زۆر پێ شتم زۆر پێ بەسەر ئەو بەدایمی لەکوێ دانیشی واللهی بەدایمی ئەو دەفعیش ئەژدی مامۆستا جەزای سازم کرد ئێمە شارێکی سکۆلەمانێ بە نێو سایان قەڵای پێڵێن بە کوردی ئێستا بە فارسی بۆتە شاندێش سانقڵایە لە 5 کیلومتری بۆکاندایە بەڵامی دی هەمیشە پێکمان بەهۆی گۆرانیەوە پێکمان لە بۆکانە دیدی هەر دۆستی عەزیزێ لەم دیوە بێ یا لەو دێ ئێمە هەمومان هەر یەکین بەڵام هەر تەلەفۆنێ بکە لە خزمەتی هاین بە گۆرانی و بە خزمەتکردین بۆی کە توانای خۆمان بێ زۆر زۆر باش ئیدی ئیشەکەی مەش ئەوەیە زا سەیرەکەی لەوەیە بەڕاستی ئێمە هەچیە گۆرانی ئەزانین نازانین چونکی گۆرانی ئەوە بنی قوڵە وەک دەریا وایە بنی نییە هەرچی ئەزانین نازانین بۆیە مامەستا حەسەنجەری هەردەمی کردو توێ جوانی تۆم بەدڵم جوانی تۆ بە ملوێنێ هەرزانی گیان ئاوەری لە دڵی بەرداوم خۆشەویست و میوانی ئەو سەودامان سەریا بەسەری بێ تۆشنۆی من نازانی نازانم من بەکەی بڵێم ئەو گوڵەم میوانی کێیە زێڕی هەژدا عەیاری دەمان شەیکالا کێیایە پێم خود ئاوێزانە دەبم شۆخە گوارە لا گوێیە کراسێکی لە بەرێدایە کەس نازانێت چێ ڕەنگایە وەک ڕادێ باسی داکە هەیدڵێ کاری فەڕەنگایە سێ گەز با گەزی کوردی لاڵ بم بۆ باڵای تەنگایە نازانم من بەکەی بڵێم ئەسمەر میوانی کێیایە سەبارەت بە یاری خۆم ئاوەدان بێ ئەم جێیایە ئەو کچەوان کە نەدیارم کارێ مەخسووسین پێیە جوانە بۆ خەوێ نەحلە لەو دڵەم ناسراوێ دەگەڕۆی گرتووە وەک من داڵ هەر دڵێ یارم داوێ ڕۆژێ سێ جارم لێدەن لەکوێری دێمە ئاوێ نازانم بەکێی بڵێم ئەو گوڵەم میوانی کێیایە زێڕی هەژدا عەیاری دەمان سەیکالا کێیایە بۆم وەرە دەرکێ ماڵێ کایارێ مەخسووسی پێیە ساڵا کوچە با کوچە بۆ کانجێی ماسووم وچایە سەردەشتت بە قورێبان بێ تا دەگاتە قوڕوچایە
نازانم کامیان ماسکەم لەو بێوەژن و لەو کچایە نۆ ساڵە شووی کردووە عالەم پێی دەڵێنی کسایە نازانم من بەکەی بڵێم ئەو بڵم میوانی کێیایە و سەبارەت بە یاری خۆم ئاوەدان بێ ئەم وڵی باوکم گوناحە ئەگەشەوە ئاهنگ بکەیت ئەم پیاوەی لێ نەبێ لکاکە لە قسەی خۆش لە نەقڵ لە گۆرانی وتن مامۆستا ئەو قومە ئاوم بۆ بخۆ و زۆر خەجاڵەتم ئەمڕۆ من تۆ ئازیێ دەیەم بەڕاستی ئەم پیاوانە و کاک جەزا و مامۆستا خالی پاکز نییە بەڵام هەرچی پەیوەندی دنیای کردومە بەس توانم بیگەێنەوە ئەم بەشە یاخوا سەرکەوتوو کاکە ئەڵێن هەر تۆم ناوێ باشم خەڵکە بۆ ئەوە دڵی پڕە نایانەوێ نازان هەر یەکە و مەناعەتێک لە دڵی خۆیان هەیە جا تۆ ئەم گۆرانیە کەوتوتە بەڕاستی من ئەڵێم یعنی ئەگەر ئەبێمە هەمومان گەردنە ئازاکە ئەجینا بەخوای گەورە زۆر گوناحبار بووی ئەرە وەڵا ئەم گۆرانێ بە مۆدێکە هەر کەسێک بە شێوەیەک ئیسفادەی لێکە باش تین وا هەیە لە دەستی ژنەکەی هەڵبێ ژنەکەی بەکار نایە ئەی ئافەرم ئەوەی تر چۆنە هین واشەیە زمانی گەنجی بابی نێشتووە ئەو ئافرەتەی کە انتخاب کردە ئەوە بێنێ یەکێکەیە نا بەستێ بەدەستەوە هەرچیەکان زیاتی نابێت جوانە ئەی ئافەرم ئەی نامێت ئەوەی کەش کە کابرا پیر بوو هیچی پێنەماوە مەجبورە بڵێ تۆم ناوێ نابێت ئەوە لە هەمویان بەقوتر بوو یاخوا بمێن یاخوا خدایا ڕحمێ بە حاڵم لە دەستم شۆخە بێوادا هەزاران کەسی واکە من عمری جوانی دابە و بادا ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عمرمدا دڵی خۆم ناخەمەوەداوێ لەژێر سایەی برۆکەدا حکمڕانی دەکا چاوت لەژێر سایەی برۆکەدا حکمڕانی دەکا چاوت لە سایەی دوختی شمشددا حاکم حکمی دەکای جڕە ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عمرمدا دڵی خۆم ناخەمەداوێ دڵم تەنگا وەکو غونچەی دەمی تۆ سرم جێژە لە جێژی پەرسەمی تۆ دڵم ژینە ژیاندا بێ بمایە چێ و عیلاج نایە برین بێ مەڵهەمی تۆ ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عمرمدا دڵی خۆم ناخەمەداوێ بەکسێکم وەلێ ئیشتیام لێتە وتی بەخوا خاڵم شێتە ئەمن شێدنیم ئەتۆ کاسی باغەوانی خۆ ناناسی لیمۆی باغەکەت بژێمێرە سەردەمێ بەمنی بسپێرە تازە قسمەدێ هاتا ئێرە بۆ شوێنێکی دیمانێرە ئەتۆم ناوێ من تۆم ناوێ
دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عمرمدا دڵی خۆ مناخەم ئاداوێ باڵا بەرزە شۆخ و شەنگە پێکەنینی پڕ ئاهەنگە بەدیتنی دڵێم تەنگە کۆنە دۆستە ئەو غادەنێگە ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عمرمدا دڵی خۆم ناخەمەدانە دەمە و خۆش بێ تەمەند درێژ بی بە قوربانی دەست بم مامۆستا خالی مامۆستا جەزا کاکە سدیقی مامۆستا جەزا بابم مەجبورم بڵێمە تۆم ناوە دانەیە کە منی گەیاندۆ تێرە بەخوا بێتە دوانم نێرە بۆ دوێ سڵاوی لێ بێ یعنی مامۆستا تۆش ڕاکەی بابا مەجبورم ڕاکە یارمەتیم بێ شتێک بە بینەران و بیسەران بڵێم کە ئێمە چەند ساڵێک برهانە هاوڕێم و جەنابت و هاوڕەکانی ترمان لە کۆمەڵی هونەری میلی بە دوای ئەم هونەرە میلیە جوانەیە گەڕین مەبەستمانە و بە خەڵک بڵین هونەری میلی ڕەسەن ئەمەیە هەموو شەی جوان هەم گۆرانی جوان هەم میلۆدی جوان هیچ پێویستەکە گۆرانی ئێستا شاد سەریعەکەنێکا بە 148 کەس دی تێناکە کەلیمەی نەشیا و شتی نەشیا و هونەری میلی گوناح نییە بشێ رێبزانە ئەو پیاوە جوانە ئەین چەند وەختە لەگەڵم هاوڕێیانەی و دواتریش حەزەکەم زانیاری بۆ کاستی خژێکێکە لە دەنخۆشەکان نوێژ دوایی گۆرانیی پێڵین لە کاکسدیق لە بانە لە خزمەتی چۆن بەڵام بۆی بزانیم هونەرە جوانە چۆن پارێزراوە هەتا ئێستا لە ڕۆژهەڵات ئەوان پێڵم وێڵۆن دیارە کەمانچە و زەرب و باڵابان و شتێکی جوان و هەر هونەرە میلیەکە وکو خۆی بە جوانی پێشکەشێت لەبەرەوە هیوادارم ئەو گەنجانی کە لێرەش خۆیان ناوتە هونەری میلی تکایە ئەو هونەرە لە ئەستۆیەمە نابێت تێکی بێ نابێ بیشوێنی کاکە جەلاجات سپاس دەکەم ئەی کاک جەزا کوورە ئەزانی چی لە هەر چوار دەرگای بازاڕەکەەوە کەمینمان بۆ دانابوو بۆ ئەم داماوە نێزانین لەکوێوە بێتە دەرەوە وایە کرد من بووم ئاوایە کرد کاک جەزا بوو یاخوا بەخێر بێ گەورە کردین هەڵبەت کاک جەزا لەسەر ئەو مەوزوعی جەنابە بۆیە تۆیش لە ڕێکخراوەکەیە هاوکارت هەیە ئەندامە دێ ئەندامی فەخری هەیە ئەمە ڕاستیە و لێرەوە ئەمەوێ بە بینەرانی بەڕێزیش بڵێم کاک جەزا ئێمە ئەم ساڵ ئەو هونەرمەندەی کە حرمەتم بۆی هەیە مستەوای نەبێ و ئەو هونەرمەندەی هونەری میلیتیانە بێ ئێمە هەوێ بۆ تازە ناکەینەوە و سڕیەکەی لە سوچاوە خۆش بێ ئەوە تەرحی جەنابێتی من زۆرم پێخۆشە و ئیشەڵا لەسەری ساڵەوە کاک بورهان ئیشی لەسەرەکەی باش ئەچینە لای گۆرانێکی ئازەری ئازەری بەسەر چاوەکەم بانی چاوە جا چ گۆرانێکتان پێخۆشە تیکرای نابێتەوەکەوەی ئۆجارە گورە ئێرە خوانەی بڕێ ئێستا تەلەڤیزۆنە و دڕادوێ و خۆ حەزی لە چییە ئەوە با ئێمە زەختە لێ نەکەین ئەمە هەڵەکە گۆرانێکی ئازەری ئێران نییە ئازەری نەخشەوانە ئای مامەسا ئەوڵەمان لایف و کامێرە کردوتەوە بەس لە ئەتاریانی نەجینا لە هەتیشتا هەیە ئای گزلار نازەیلەمە سازەیلەمە گزلار نازەیلەمە ژلمە سازەیلەمە ئاخ من و یارم سازیم ئاوازیم من و یارم سازیم ئاوازیم ئەلن مەوێسە دیلەن مەژە ڕازیم گزلار نازەیلەمە ژێلمە ئازەیلەمە Qızıl güləm dəstəyəm, bülbüləm qəfəstəyəm. Qızıl güləm dəstəyəm, bülbüləm qəfəstəyəm. Desələr yarın gəlir həsrətindən xəstəyəm. Qızlar naz eyləmə, gülümü saz eyləmə. Ah
almanın birisine vuruldum irisine. Allah çoban olaydım kızların sürüsüne. Kızlar kızlar naz eyleme, meylimi az eyleme. Kızlar kızlar naz eyleme, meylimi az eyleme. Gözleri var badamı, işten eğilir adamı. Gözleri var badamı, işten eğilir adamı. Ezzel men özüm kurban, sonra şehrin adamı. Kızlar kızlar naz eyleme, meylimi az eyleme. Ahtam usta kara tavuk, şişledim yara yok. Tam usta kara tavuk, şişledim yara yok. Hamının yarı geldi, gelmedi kanı soğuk. Kızlar kızlar naz eyleme, meylimi az eyleme. Kızlar kızlar naz eyleme, meylimi az eyleme. بەخێر بیتەوە بە شەرەفم منە برد بۆ ئەکسەرای ئەڵی لە قوم قاپی و ئەکسەراین یاخوا دەمە خۆش بێ دەست خۆش الله شبكم خدايا نايدامي كزني عوامي كدامي شبكم خدايا نايدامي كزني عوامي كدامي صبر هوشي اللي بريوي مكوتي مجيار فرسامي سوش لازم صدرك ددنا من دينا دار لا تامي هوارا بلي هوارا جانا وصال بسما هواري سفاركم لا بردا جانا شدبو بين بدياري شبكم خدايا نايدامي فريشتا لقري اقبالي شبكم خدايا نايدامي فريشتا لقري اقبالي دجرم قرم الشيني صور شاكتا ينشلالي ساوم كتوا بساوي دنهري درم ودنالم هوار بلي هوارا جانا وصال بسما هواري سفاركم لا بارا جانا تدبو بين بدياري شاو دستي ري وعليا ممشي كرما هلا عليا شاو دستي ري وعليا ممشي كرما هلا عليا بربدل حاصم لكردي او بها من دالي خاليا ورا راستم في بلدنا او روشتان دمهالا هوارا بلر هوارا جانا وصال دسما هواري
سفاركم كبارة كان سد بين بدياري بقر ما يعيد عليها ورايا بها رايد علي بايا بقر ما يعيد عليها ورايا بها رايد علي بايا او خنزر بمكوشني بصان نسيل ظلم دايا حمود اخو حسراتا وزلبو دوري ليلايا خوز قال يا راي دنيا دنا اقلا يا ري من بايا اوصل بشما هواري سفاركم كولا جانا شد بين بدياري یاری قسم نده وایا گوش از گهر بیاده یاری قسم نده وایا گوش از گهر بیاده که ایواران دیتا وایا اویجه وگ من دل تربیه مای نشیب و دکر مدن پایزو بهار لربی هوارا بالله هوارا جانا اوصل دسما هواري سفاركم لا بارا جانا تشدوا بين بدياري تۆ ناکرێت هی هەر مامۆستایەک بڵیتەوە لەو مامۆستا کۆچ کوردوانە ڕێک طبق العصر وەکو خۆیڵیتەوە یاخوا دەمە خۆش من حەزمە کرد هەتا بەرە بەیان لە خزمەتان و دەردی کاک جەزاڵێ جەنابیشتان نەوەکو دانیشتنێ شتێکتان نەبێ با تاخیرتان نەکەم خۆشەویستان سپاسێکی بێپایانم بۆ کاک جەزای ساسکە ئەم بەرنامەی بۆ من ڕێخست چاوی ماجەکەم جا خۆرە بە فریاکەم سپاسی تۆ بکەم آخر ئەچمە لای گۆرانێکی کاکستیق هەرەوە خۆش باش ئەرێ هۆڕاوچی بە دوو قۆڵی ئەڵێن سپاس بۆ دڵی گەڕیان کاکە ڕێباس کاک بورهانی ئەزیز کاکە دابانی گوڵ و دڵ کاک ئالان کاگامانچ کاک میشان سپاسی هەر هەمووتانەکەم ئەمەوێت جارێکی تر و سەد جاری تر لێرەوە زۆر زۆر سپاس بۆ برای ئەزیز و خۆشەویستمان کاک سیوەیلی بەڕێز کە هاوکاری تەلەڤیزۆن و ڕادیۆی گەڕیانی کردووە بە هیوای ئەوەی ئیشەڵا ئەو کوردە بەڕێزانە لە ئەوروپا بێنە سەر خەت بۆمان لە خزمەتتان ئابین ئیشەڵا بە تەمام ڕقم حسابیەکیش لە بەریتانیا بکەمەوە هەر بە ناوی ڕادیۆی میدلی گەڕیانەوە لە خزمەتتان هابم خۆشەویستان هەزار جار سپاس بۆ مامۆستا محەممەد عەزیز زادە زۆر زۆر سپاس گەورە کردم بۆ مامۆستا ستیقی ڕێحانی هاوڕێی دیێرینم بۆ مامۆستا خالی گوڵ یاخوا ئەو دەستتان خۆش بێتەوە کاک جەزا ئەمڕۆ یەک حەشرتان کردووە ئەوە دوایی ئەگەر جۆی لێ بگرنەوە زان چیتان کردووە و چیتان و تۆ هەڵبەت هی بەتوانایی مامۆستا محەممەدە و یاخوا بەخێر بێن سەر هەردوو چاو بمكابايا نجي لربمباويا بومال نجياتيا نجي لربمباويا بومال
تازیەکەدێ ئاسکە ئەسپاکەدێشەیە تازیەکەدێ ئاسکە ئەسپاکەدێشەیە ڕاستم پێ بڵێدنە ئەو ڕاوچایەکێیە ڕاوی ئەوێ ڕۆمان وا لە بەردێیە ئەگەر زەینم بێدنا نێوی نەرمێیە ربي راوشي 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 يا ربي راوشي دنا ويران به مالت كردك نقدر لكاش بيه سالت وق من ذي جاك ذي اورولا دلبر يا خدبر نادم بلا الروشي يا محشر يا خدبر نادم اريل داشتي يا محشر هزار سێڵاو بێدنا لەو کانی ئاوا تێیدا ئایا شۆری دەنا ئەو دەم و چاوە پێم کرد بۆ ماسێدەنا زوڵفێدایە لاوە ئەریهۆ ڕاوچی دەنا ئەو ڕاوچەکێیە تازیەکەی ئاسکە دەنا ئەسپەکە شێیە تو قرآن راوچی ببخشا بامن تو قرآن راوچی دنا ببخشا بامن زنجيرا كي او اريب خاقاردني من مقرنا زاني بواشي عندك أبيج هري واكتب لحجل شي عندك أبيج هري واكتب آخر حجل شي عندك هاتم بخالي ظلم لبر خندلي ودمرم نانا بداشي ظلم بوش من لكابرات كم ترم هاتم ببابي ظلم هاي بعيد القادة وانا قبل دين وإيمانم بردم وريجي فانم تسبيحنا ودستانم دروش الله هاتوم لسليماني ميوانم خم بخوش بقدسانم ولا رادو يقريانم خالة جساد دوينم ببرا قولي دسانم خويو كارمن دكاني ممنوني همويانم ريزي تايبتي هيات شو كيما مقراني ولكن لبر أوقذ ندمر مهالي دني بشلمل كل مدباغمي ويا أمنش دبم ببلبل مال غليت دانا به حتى اندتي تكاول مخلصي كاك برهانم خوش ما بجيانو ده القدواري كبر قيتان خول داوة بسندان تازة من سر خوش دبم بخوم دست مسر بندان شايرم زور پیشق دي آتوتا و علي خندان حسيني محمود ششان عبد درسي ببوكان مخلصي زازاي سازم بب ماموستاي كان مخلصي زازان و ماموستاي كان
ئەیگەردە کارێ تەرازە غەمبارم بێندازە دەرەوە خۆی دەلەنجێنێ دەڵای جیبی شابازە هەروەک نوێژی بەیانی دەیژێڕمەوە بە قەزا وەکو کارە بە بگرێ ئازای بەدەنم تەزا مامە گۆران دەدوێنێ لەلای ئێمە بەڕێزە چاچی پێدا هەڵ دەڵێم دەی وەردەگرم میجازە سولەیمانی شاید بێ ئاغای منا کاک جەزای ئای ڕەبی لێت مەبارەک بێ لێت جوانە بازمە و خرخاڵ سنگی تەقمینی تازە تێی نووسراوە خەرە خاڵ سەری کولمی ماز دەکەم تەر نابێ بە هەزار ساڵ لەبەر خاتی چاوی تۆ بەزێم هێژن و منداڵ لە لای خۆمە و دانیشە بە من خۆش بێ کاک جەلەل ئەی بەخنایەی بەتەنیایە شەڕەژی لەلایە چاوی ئەو زاڵم با بە دڵایە هەنڕڤایە مامۆساڵی دەدەی بۆ ئەو ناچێ بەزایە خدا لێمەی نەسیێنەیە ئەو مامە جەزایە چونکەی خاڵە جەلالم هەتا دنیا دنیایە بە یادی خاڵە ڕەسوول خۆش دەبوو لێرە بوایە خدایە لێکیان نەکە ئەو خاڵە خوشکەزایە ئای گوڵی باغی بژوێنێ بۆ سەرت هەڵ نایێنێ بە خەندە نامان دوێنێ نامەوێ ببیە یارم ئەسابم لێ دەستێنێ پیاو لە مەکری تێناگا لا هەزار ڕەنگ دەنوێنێ مخلیسی کاغڕێ بازم باڵق باب بەجێ نەمێنێ خدا ئەبۆ خۆی دەزانێ تا 300 ساڵ بمێنێ ئەی خورمای بازاڕی کۆیە قەندی کڵۆ کڵۆیە ئەگەر کاغڕێ باش دەڵێی بەندە مەمنونی تۆیە بە کاک جەلال هەڵدەڵێت چاوم لە لوتفی تۆیە ئەو تەژویحە هیچ نییە جەلال جان گوێ بگرە لەو هەوەیە ژنەکەمی لێ دەرچێ ماڵەکەی شمهی تۆیە ئەوڕۆ لە گۆشەی دڵێم وەڵا جێگات کردەوە پێی لە ئاوزەن جێبنێ کارمامزەی پێبژێڕەوە دەستی بە عەمری بگرێ شێقادریکانی کەوە مخلیسی کاغڕێ بازم ئەوە هاتە پێشەوە دوعا بۆ عەمری دەکەمە ڕەبی خۆش بن پێکەوە پێم کرد بەچی دەنازی دەی کرد بە چاوان بازم پێم کرد ماچەکەم دەیە هەر من مەحرەمی بازم بەرامبەرم وێستاوە چووکەی مامە ڕێبازم خاڵە جەزا دەدوێنم هەڵی دێنم ئاوازم ئەوەش بۆ کاک جەلالە ئەمن بێوە دەنازم چون موعیدم هەیە ئیزنتان لێ دەخمای یازم بەخۆشیتە